مەبەستی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و زانیاری ستافی زانکۆ وەکو کۆلێژی پەرستاری بڕیارماندا کە خولێکی فریاگوزاری سەرەتایی ئامادە بکەین تە شێوەی پاکێجێک کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت، تایدا فێرخوازان فێری لایەنی تیۆری و پراکتیکی هەموو ئەو زانیاریانە دەبن کە چۆن مامەڵە لەگەڵ حاڵەتە کتۆپڕ و چۆنێتی ڕزگارکردنی قوربانیان ببن لە حاڵەتە لە ناکاو کتۆپڕەکانە و لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا فێری لایەنی چۆنێتی مامەڵەکردنە بن لەسەر مانیکنی سمارتی پێشکەوتوو کە دابین کراوە بۆیان و لە کۆتایی قولەکەشدا بڕوانامەیان پێدەدرێت. فریاگوزاری سەرەتایی ئەو پرۆسەیە کە هەموو ئینسانێک پێویستی پێبێ، چونکە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە هەمومان تووشی ڕووداوی کتوپڕ و نەخوازراوە بین، بۆیە پێویستیمان بەوە هەیە یەکێک فریامان بکەوێ یان خۆمان فریای کەسێک بکەوین تاکو بتوانین ژیانی لە مردن ڕزگارکەین یان ژیانی لە مەترسیەکی قورس ڕزگارکەین. ئەم ئیشە ئیشێکی زۆر پیرۆزە، ئیشێکی زۆر زۆر ئینسانیە بە مانای کەلیمە. هەر بووە خوای گەورەش لە قورئانە فەرمێ وەمەن ئەحیاها کەئەنەما ئەحیا الناس جەمیعا، کاتێک کەسێک ژیانی کەسێک لە مەترسی یا لە ناڕەحەتی یا لە مردن ڕزگارەکە وەکو ئەوە وایە کە هەموو سەرزەوی زیندوو کردبێتەوە. بۆیە میشە ئیشێکی ئینسانیە کە هەموو کەسە پێویستی بەوەیە بیزانێ چ بۆ ماڵ و مناڵی خۆت چ بۆ خەڵکی، چونکە خزمەتەکە خزمەتێکی مرۆڤایەتیە، ئیتر هەر کەسێک بێ و هەر کێیەک بوو لە هەر لەو پێگەیەکابی تووشی ڕووداوەبی. بۆ نمونە تۆ کاتێ مناڵەکەت دقمەیەک ئەپارێتە وەری هەناسەی یان مناڵێکە دەکەوێتە ئاو ئەیهێنیتە دەرەوە هەناسەی نییە، یایەکێ لە بینایەکی بەرزەکەوێتە خوارەوە هەناسە و لێدانی دڵی نامێنێت تۆ لەو کاتەیە بە زووترین کات هەنگاو بە هەنگاو چی بۆکەی. بۆیە ئێمە لەم خولەیە هەوڵ ئەین زیاتر تەرکیز بخەینە سەر ئەو بابەتانەی کە پێویستیمان پێێتی بۆ ژیانی ڕۆژانەمان.